وتیان شارە زوو خۆشە بۆ میوان. میوان 200 ساڵ ئامان سەدا. یەکێکیان تەبەن ئەمە زۆر گرنگە کە مامۆستایەکی ئاینی شارەزا خۆی لە بنەماڵەی شێخانی مەردۆخی بێت، خۆی زانایەکی ئاینی بێت، وە سەر و سەودای لەگەڵ دەسەڵاتدارانی ئەوە نافامێ بەچکە هەوامە، ئەویان نۆکەری باوک و باوامە. كمال حسني دزلي نوعي خزماتيشمان هي لقاليان قوم القومي قوم الله خزمي خزم هر خزمة أما قومي قوم كان معنا ملا حسني دزلي دو جارتا استا ديوانكي چاپ كراوة چاپي يكم كاك أحمدي النزيري كردي وچاپي دوها مش هر وازن مهر أو كردي كاك برايمي مردوخي كاستحالي حاضر نخوش وخوشفاي بالرحمة با بياتشوتو بش عربية كاني بنده معنام كردون يعني ناوي بندشي لسرة ملا حسني دزلي بياويكي زور قورب وألم لم بريو كهاتي لقلو سايقي كهنامي بو إيرا باسي أومان كر كملا حسني دزلي لأو بري هجاري وفقيري أبوه ملا حسن لا وقتك كروشتو بو كوتر هالكندن بو سوتمني ماليان كهاتوتو بدم ريو كوتو جاني درچوا بشكي لبرسيتيا ولا برهجاري وفقيري هو يستا قبركي على قوري خومان ما نا يتبردل اتا او كاتي اي خينا ناوقل ام جاربوي اقرين بسوز وبكل قبركي اكين بباخشو بقول قبركي يستا بنايكي زور زور قوري بوكرا وقر ملا حسني دزلي فقيرة لزماني خويا هزاريكي كي اوا كاري بوكرا جياني الروشتو لبرسانة امرت اما بابتك البته ملتي كرت قوركاني خوي هر اوا معامله لقلا كردو اما بابتي دوما سايقي كام بيكو لقليا هاتين وتي امام جلال فرميتي بك دنخوشي قورك كريم كابان كريم امانوي هيكلك ابو دروس كانوا تكفرنا والله قربان او الا هيكلك اثر فيها كان نيوي او ديكي او بن بخوم تماما بابي خوم اما براسي زينو كجي مردو فرستين بداخوا اما بابتك تر هر لباري هجاري ما موسى حسني دزليو ملا حسني دزليو بنده شعري كي ملا حسن ممكن بتوعي لبرنبه بلا بارت شعري كي دور ودريجي نسي وبو ما ملا عبد العظيم ما ملا عبد العظيم السنه كسنه كان فعلا ملاو لازم ام كاغزي بو او نسي وكازي كي دور ودريج وبشعري ملمعي عجائب كقرار جوايا ما وبدن بمن او ملمع بخيون مو كهم باسي هجاري وفقيري خوي اكات وبابتكيشي بو اويا بالكو ما مساملا عبد العظيم تشلا بركاغزي كي بو منير الشعر كاني تابنو سيتون يعني وزعي ملا حسن دزلي اوابو كبارش شعركي غيرشاني كم لبربيع امي علي ار دبروس تنانم قزقل خورشتو خوانم برسفرا ام نباشت جزنان ودو خوارا عريان وبير وكلكن پشمين عريان وبير وچلكن پشمين الريش وكلكن توكم في شولش كردن چون ورچ در عبارة كاللكلك البهاري لآچ وپاچ مارا كالهرة السودائي أچم بقت شنارا بقولنا كثير چون درة وترب بيازة وماش خربزة خيارا إلا نباتك هو أرواحنا فداه نحن ما ندري ما هو هناك كهسارا لدويالي وما لنا المواشي سوى من الدجاجات كل ذوات بوب اثنان أو شوارا باروكة صغيرة ديك له سياحة لما يتث عليها سرا ولا جهارا لدوي آخري شارك عليه بس باشد خرافات كتاه إن مقالات أنبه كختم آريم إنا مبرد عارا يا رب مدرسا را إمدادشا بفرما يا رب بده دوامي عبد العظيم مارا أم بارش شعر ملمعاء كمن ملمعاتي كرديم زور كم ديوة يعني ملمع بريتي لبارش شعرك كتي قلبي العربي
لە فارسی لە کوردی کوردیەکەیشی سۆرانی هاورامی تێکەڵی کردووە هەمووی مەلا حەسەن تێکەڵی کردووە لەو پارچە شارە هەموویشی بۆ مامۆستا مەلا عەبدولعەزیم ناردووە بە ئومێدی ئەوە چەند پەرەکاغەزێکی بۆ بنێرە شارەکانی تا بنووسێتەوە و لە دواییشە مەلا حەسەن فەقیرە لە برسا یعنی زاهرن زۆر برسی بووە ڕۆشتۆ بۆ کۆتەرە هەڵکەندن کۆتەرەکان بە کۆڵیەوە بوو لە برسیشا لە شوێنە کاکەوێت و گیانی دەرەچێت ئەوە مەلا حەسەن بوو وە قسەیەکی خۆشی مەلا حەسەنی شەیە بە تەواوی ڕوم نییە بیگەڕمەوە بەشێکی کە ممکنە بابەتی ئاینەکەی خەڵکیان ناخۆش بێ ئەگەر بێڵێم بەشێکی گەرمەوەڵێ خۆزگایە بچوومایەتە بەهەشت و حۆریەکان کەلانەی پیچکیان بۆ دروست کردمایە و فڵان مەلایکەش سیاچەمانەیەکی بۆ بوتمانە یان بۆ نان و ئاو یعنی دوو مشکلە لێ یەکەم ترس دووەم فرس بپسنی ئای نەقشەبەند و پێی ڕەبانی خۆت بە پەیڕەوی ڕەفاعی زانی داری کە پەیوەندی بە هۆلداری زەیروزارەوە ئێقطاع کاتێک کە دەسەڵاتی گەل بە کەیفی خۆی زەیروزارێکی زۆر ئەدا بەکەشێ لە بڕیاری کۆیلەکردنی کۆمەلگادا چۆن بووگەنەوە بەڵێ بەسەر دوونەماکەی هەرچەند دەزانم تۆ بێتاوانی یعنی خەتای ئاغەکە نییە خەتای خەتای ئێمە مەلایە فێر کراوی خۆت بەزانم سپاس تاکرد و دەستا بەش بەپەی بەسەرکردەوە هەم دیدارەکەی و هەم گرنگی و بایەغدای بە ڕۆتی ئەدەبی و هەر پاسە ڕۆتی ڕۆشنبیری مەحاڵەکە و کوردەواری کە شعرەکە و مامۆستا مەلا حەسەنیچ یۆن چا پێگە پەڕبایەخ و گرنگە مامۆستا مەلا حەسەن و دڵێ بەڕاستی کەسایەتیەوە هورکەوتە کەسایەتیەوە سەوداسەر کەسایەتیەوە هەمیشە ڕەخنەگر وە کەسایەتیەوە بیان کە حەزش بە ئاڵوگۆڕی کردن کەسایەتیەوە بیان کە بە نسبەت و بەپا و ئاست و سەردەم وێش تا ئەوواچ و جەبواری کۆمەڵایەتینە جۆرێەوە شۆڕژگێڕ بیان کەسێەوە بیان کە ئاوات و وەشتەرکردەی ژیوای خەڵکی ڕەشوڕۆتیش دڵ نەبیان هەچەند وێش پێسە و بەشێوە بیانجە چینی ڕەشوڕۆتی دروستە جلوبەرگی مەڵایی ژوەر نەبیان بەڵام ڕخنەوەنەوە مەڵایە گیرۆ هیچ وەک دوێژە چینی ڕەشوڕوت و کۆمەڵگای جیانەکردنەوە و بە کردەوە وێشتێک هەڵواڵی شاکردن بە پێچەوانەوانەیە کە قسەی کرد وە کردەوە ژۆرەوەتر بوو مامۆستا مەلا حەسەن هەم کردەوەکەش و هەم دەقە شعریەکێش پێسە یوتینی بینی ئێمە سەر و ژیان و مامۆستا مەلا حەسەن و دڵیێ ئێلێمانی و نیشانێمە هەنێ کە دلێ بەرهەمە شعریەکەیشن هەنێ بەرهەمە شعریەکە مامۆستا مەلا حەسەنی کریۆواچ و جە چندانە ڕەهەندێەوە سەرشا کریۆ بەحسکەری هەم جەبواری دینیوە هەم جەبواری کۆمەڵایەتیوە هەم جەبواری ئەدەبیوە هەم جەبواری تەنز و تارۆزۆ و جەفرە بە بەتاتەریچە کریۆ سەر و بەرهەمە شعریەکە و مامۆستا مەلا حەسەنی کار کردو تا زمانێک کە مامۆستا مەلا حەسەن بەرهەمەکەش نەکەوتێ بینی بەرودەسی ئەدەبیاتی کوردی بەعام و ئەدەبیاتی هەورامیش پێسە و بەشێوە جەڕەوت و ئەدەبیاتی کوردی جۆرێەوە هاڵیگا دیاربێ جۆرێەوە خەلە دیاربێ و ئایج نەبیەی دەمتەڕی نەبیەی قسەوەشی و نەبیەی تەنزی و تاروزی و هەجوی بێت لێ شعرا و ئەدەبیاتی کوردینە بەڵام بە کەوتەی وەردەست و دەقە شعریەکە و مامۆستا مەلا حەسەنی و بە دەما و دەم وەسینە بەسینە لوای منتەقل بێ شعرەکەش ئەی خەلە ئەپەڕیەوە ئینە کە من ماچۆش قسەی من نییە قسەی مامۆستا هەژارینە قسەی سوارەی ئەڵخانی زادەینەوە قسەی مامۆستا هێمنینەوە قسەی فرە و کەسایەتیاتەرینە کەواتەن تا زمانێ مامۆستا مەلا حەسەن نامابی و بە ئامایی بەرهەمەکە مامۆستا مەلا حەسەنی ئاخل ئەو ئاهاڵیگا دلێ ئەدەبیاتی کوردی نەپەڕبیەوە خاڵێوەتر کە گرنگە و بایەخدارە ئێمە ئشارەش پەنەکەرمێت لێ بەرهەمەکە مامۆستا مەلا حەسەنینە باوەڕ بەوەی بێ یا ئیعتماد بە نەفس بیان ئیعتماد بە نەفس هەم پێسە و کەسی و هەم پێسە و نەتەوەی هیچ وەخت وێژە پێسە و تاکی وێژە هیچ کەسێوەتەری بەکەم نەزانن و هەم پێسە و نەتەوەیش هیچ وەخت جوانەکە وێش و نەتەوەکە وێش کەمتر جەنەتەوەکاتەری نەزانان مەسەڵەن هیچ وەخت نەتەوە و کوردیش
کەمتر جەنێتەوە عەرەبی نەزانان نەتەوە و کوردیش کەمتر جەنێتەوە و فارسی نەزانان ئانن کە زەمانێ شعرەکەش بنویسۆ و جەبەیتە شعرەنە هەر یەری جوانەکە پێوە تێکەڵ کەڕۆ بەکردەوە گرێک شاواچوو ئیەرە نەتەوێ بوار و زوانینە پێسەنیوی بابەت هێوەتر کە مامۆستا مەڵا حەسەن بێنش نوعێوە تەجەدد خواهی نوعێوە نەو ئەندیشی نوعێوە تازەگەری بیان جەڕوانگەی دینینە کە من ئەجم هەر گێڵانەوە پێی بەحسە تەجەددگەرانەیە کە مسرەوە دەستشبەنەکردن و بە جۆرێەوە ئینی چێگە بوو میزەکردنەوە ئانن کە ئاملۆ گژێ ئادابوو نەریتارە کە جەلا و پاقمێوەجە مامۆسایەکە و ئاسەردەمیوە جە کۆمەڵگای کوردەوارینە بە باو کردێنی و ئامێ جە شعرەکەش نەملوک ژێ نیشارێ مەسەڵەن پێسەوانەیە کە ئەسمای مشتەرەک تۆ بێ بەگە کەسیواچی مەڵا ئانن کە ماچۆ ئەسمای مشتەرەک گوشکردن مەڵا توش ماچات مەڵا و فڵانیش مەڵا یا مەسەڵەن پێسەوانەیە کە ملو گژێ نوع و تەلاق و تەلاقکاری دێ و ملۆن نوع و گژێ ڕەشوەدایرێ ئانە کە مەسەڵەن کەسێوە بێ ڕەشوە بوو بە کەسێوەتری پێیانەیە کارێکەش ئەنجام بوو ملو گژێ ئانێرە کە تۆ نۆکەری کەی هیچ وەخت حازر نەبێن نۆکەری هیچ کەسێوە کەرۆ ژیوای فەقیرانە بەڵام عزەتی بەرزی دینانەش هورچنیان وەلێ نۆکەری هیچ کەسێوەش نەکردن تەنانەت زمانێک کە ئامە ئینە فرە خاڵێوە گرنگەنە زمانێ مامۆستا مەڵا حەسەن مێ جە ئەوج و فەقرینە داوا و کۆمەکی و یارمەتی کەرۆ جە خەڵکی فەقیریش کەرۆ هیچ وەخت مێ جە کەسە خانەدان و ئاغایەکە کەرۆ تەنانەت جەلا و بڕێوە جە ئاغایەکەوە وەختێک کۆمەک و یارمەتیش پێمێ عینەن کۆمەک و یارمەتەکەش پێی گێڵنەوە ماچۆ من ئینەم گەرەک نییە زمانێ ماچاتی گەرەکردنیە ماچۆ چون دمایی ئەشۆ من بەو تەئید و ناحەقی کرد و پێشمە چون من گەرەکم نییە ئیمزا و ناحەقی کرد و پێشمە پس من یارمەتەکەش تا هەرمەگیر و مامۆستا مەڵا حەسەن دەرفەتوانێشن کە جەبواری کۆمەڵایەتینە جەبواری دینینە و جەبواری ئەدەبینە لێکۆڵینەوەی فرەتەرش سەرکردی و بەڵام بەداخەوە جەمە حاڵ و ڕۆژهەڵاتینە بەعام وجە کوردەوارینە بە تایبەت ئێمە شوونگیری پێی دەنگامەکەرمی هەر کەسێوە مێ قسەی وەشکەر و ملۆ ئیتر دیگەران نمە یابزانە ئینەکە ئی بناغەکە ئی کابراەنیانرێ چەنی شوونگینیشکەرە و چەنی ئاوانشکەرەوە ئاواتەوازێنمی جیلێەوە تازە بێ و تاو ئی هاڵیگایە جە کولتور و کوردیەمەنە پەڕکەرەوە ئاوات و سەرکەوتە من پێشمێت و درود و سڵامیش پێ ڕۆح و مەڵا مامۆستا مەڵا حەسەن و دزڵی کە هەمیشە بەرزە پەسە کە ماچۆ من هەڵۆی لووتکەی بەرزی داڵانیم هەرگیز وە قاڵە و ناکۆمەچینە ئاواتەوازن هەر تاکیەوە کورتپاسنەوە نە ئەم زەمانە و نەهی ئەو دەورە نە ڕۆژێ جووت و نە ڕۆژێ گێرە خاتوونیش نە دەشت نە ڕانەبێرە کێ دیوێ مالیک بۆ ئیحیای مەواد پارچە کەڵگرێ و بۆ کێوێ بڕوە